بناوي خدای بەخشندە و میهرەبان بەناوی ئەو خودایەی کانگایە ڕەحمەتە و سۆز بەزەیە بەڕێزان من ناوم سارا کەریمە دەرچووی کۆلێژی شیکاری نەخۆشیەکانم و لە شاری هەولێرەوە بەشداری کۆرسی عەرەبی عێراقیم کردبوو. ئەزیزان پێش بەشداریکردنم لە کۆرسەکە بەڕاستی من زمانی عەرەبیم زۆر خراپ بوو. لە ڕووی تێگەیشتنەوە بە هیچ شێوەیەک تێنەدەگەیشتم. لە ڕووی قسەکردنەوە تەنانەت هەتا ئەو کاتی پێشەوەی بەشداری بکەم نەمتوانی بوو یەک دێڕیش قسەی پێ بکەم بە زمانی عەرەبی لەبەر ئەوەی من هەستم دەکرد ئەو زمانە زۆر قوڵە و قەت ناتوانم زۆر بەباشی فێر ببووم بۆیە هیچ کاتێکیش ئەوەندە هەوڵم نەدابوو کە فێری ببووم چکە بەو شێوازە من لە مێشکی خۆم دامنابوو کە ئیتر فێری ئەو زمانە نابووم و زۆر لەسەریشم قوڕس بوو بەڕاستی. دوای ئەوەی کە بەشداریم کرد و ڕاهێنانمان دەکرد و گوێمان لێ دەگرت لە بابەتەکان زۆر بەوردی کە لەگەڵیدا دەڕۆیشتین بە تایبەتی من لەبەر ئەوەی زۆر خراپ بووم جاری وا هەبوو ڤیدۆیەکان دوو جار سێرم دەکردەوە ڤیدیۆ هەبوو 3 جار لە سەیەک دووبارەم کردوێتەوە بۆ ئەوەی بە تەواوی لێی تێ بگەم. لەخوا بەزیار بێ ئەلحەمدولیلا زۆر گۆڕانکاریەکی باشم بەخۆمەوە بینیوە. ئەو عەرەبیەی کە لە ماوەی ئەو چەند مانگە کەمە لێرە فێری بووم تەسەوڕم وا بوو ڕەنگە ئەگەر بەتەنیا خۆم لەگەڵی خەریک بوومایە بە 10 ساڵیش فێر نەبوومایە بە 10 ساڵ لەبەرەوەی یەکێک بوو لەو زمانانەی کە بەڕاستی زۆر لەسەرم قوڕس بووە کە فێری ببووم ڕەنگە زمانی تورکی بووایە یان ئینگلیزی بووایە هێشتا تۆزێک پێم باشتر بووە بەڵام بەڕاستی ئەو زمانە بۆ من زۆر قوڕس بوو و لێرە سپاس بۆ خوای گەورە بە جۆرێک بەرنامەکە داڕێژراوە بە جۆرێک شتەکان شیکراوەتەوە ئەوەندە باشە بۆ کەسێک بە تایبەتی کە بیەوێت لە بناغەوە خۆی بنیاد بنێ بۆ ئەو زمانە زۆر عەجیبە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت وشە بە وشە دێر بە دێر فێری ببیت و لە هیچ کاتێکیشە مەحتەل نەبیت دائیمەن وات لێ دەکاتن کە تۆ دوای ئەو چەند مانگە ئەگەر بەڕاستی بەجددی و بەو پەڕی وردیەوە تۆ ڕاهێنانی لەسەر بکەیت و بەشداری بکەیت و خوێندنێکی باشی بۆ بکەیت دڵنیابە بە زمانێکی زۆر پاڕە و بۆ زمانە قسە ئەکەیت. وانە تۆماتکراوەکان بەڕاستی زۆر بە جوانی شیکردنەوەی بۆ کرابوو و دەستی مامۆستا خۆش بێ زۆر بە جوانی بابەتەکانی باس کرد بوو لەبەرەوەی ئەزموونێکی زۆر تایبەتی هەیە بە تایبەتی کاتێک مامۆستایەک وانەکەت پێ ئەڵێ خودی خۆی لە نێو ئەو خەڵکەیە ژیا بێ مامۆستای بەڕێز خودی خۆی لە نێو خەڵکی عەرەبا ژیا بوو ئەمە ژوای کردو کە بەڕاستی زۆر بە جوانی شارەزای زمانەکە ببێتن و بتوانێتن بە تەواوی ئێمەش تێ بگەینێ وانە ڕاستەوخۆکان سوودەکەی زۆر زیاترە بگرە لەوەی کە تۆ بتوانیت زیاتر فێر ببیت ڕاهێنان بکەیت مامۆستا زیاتر لەگەڵ حەول دەدە بابەتەکان ئەوەندە دووبارە دەبنەوە لە بۆت کە شتەکان وای لێ دێتن وەکو ئەوەی دێتن کە تۆ ڕێک لە نێو عەرەبا بژی ڕێک وەکەوەی کە تۆ خەڵکێکی عەرەبت لە دەور کۆبوو بێتەوە و ئیتر ئەها وردە خودی خۆت لەگەڵ بابەتەکەیە لێڕادێت وەستاف و خول و ئەکادیمیا و بەڕێوەبردننی خولەکە بەڕاستی دەستیان خۆش بێ ماندوو نەناسانە بابەتەکانیان دائەنا ڕۆژانە و چ بە PDF وایە چ بە هێنانی ڤیدۆی تر بووایە لە هەمان کاتدا بۆ ڕوونکردنەوەی بابەتەکان زۆر یارمەتی دەربووینە و لە هەمان کاتیشا بەڕاستی من زۆر دەستخۆشیم هەیە بۆ ستافەکە کە زۆر خمخۆرانە هاوکاری بەشداربووەکانیان دەکەن دەستیان خۆش بێ خوای گەورە سەلامەتیان کە هەر سەربەرز بن ئینشاڵڵا لە کۆتاییدا پەیامم ئەوەیە کە ئەو کەسانی کە دوودڵن لە بەشداریکردن بێ دوودڵی بێن بەشداری بکەن لەبەر ئەوەی بەڕاستی ئەگەر بتەوێتن لە دنیا ئەمڕۆدا کارێکی باشت هەبێ بتوانی لە شوێنێکا جێگات ببێتەوە ئەو تۆ پێویستە زمانی عەرەبی زۆر بەباشی بزانی بە حوکمی جوگرافیای ئێمە کە خەڵکێکی تێکەڵی تێدایە هەم لە عەرەبە هەم لە کوردە هەم لە با بڵێن خەڵکانی وڵاتانی ترە بۆیە تۆ پێویستە زۆر بەباشی عەرەبیەکەت بزانیت بۆ ئەم مەبەستەش من باشترین بژاردەت پێ ئەدەم کە کۆچی زمانی عەرەبی عێراقیە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزە و ئەو ستافە ناوازەیە خوای گەورە هەموو لایەکتان سەربەرز بکاتن وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.